ناومیان عەبدوڵڵا مەمەندە لەدایک بووی شاری سلێمانی و هەر لە سلێمانیش دانیشم. من خاوەن پێداویستی تایبەتم هەر لە تەمەنی 2 ساڵیانە توانای ڕۆیشتنم لەدەستداوە، توانای قاچەکانم. بەڵام ئەوە نەبووە بەڕێگر لە ژیانما، ژیانم بەردەوام کردووە وەکو هەر تاکێکی تری ناو ئەم کۆمەڵگایە. من نەچوومەتە بەر خوێندن، ڕاستە هەلی ئەوم بۆ نەڕەخساوە لەبەرەوەی سەرەتای ئەو تەمەنەی کە ئەبوو من بڕۆمە بەر خوێندن. من لە ژێر عیلاج و دکتۆر و ئەو شتانەیە بووم و خێزانەکەشم زیاتر تەرکیزیان لەسەر ئەوە بووە کە چارەسەرم بۆ بکەن. ڕێتایی دەستپێکردنی کارکردنم لە بواری دایانگا بوو. من بۆ ماوەی 5 ساڵ بەڕێوەبەری یەکێ بووم لە دایانگەکانی سلێمانی. دواتر حەزم بە ئیشی سەربەخۆ کرد، بۆیە ئەم بوارەی کە ئێستا ئیشی تیاکەم. ئێستا خاوەنی کاری سەربەخۆی خۆمم، دوکانم هەیە. دوکانی بابەتی جوانکاری خانمانم هەیە لە وڵاتانی ئەوروپاوە، لە بەریتانیا و ئەڵمانیا و بابەتێنمە کوردستان و لێرە ئەیکەمە بەردەستی کڕیارەکانم. بەسەرچاو ئەویش بە هەمان شێوە بۆ پێستی هەستیار. ئۆکێ، زۆر باشە. بوتۆک هەموو کاتێک کە حەزە بۆ شتێک هەبێ قەت ئاستەنگ و قورسایی نابینی. منیش ئەوە خەونم بوو، ئەوە حەزم بوو، حەزم لە فێربوون بوو. هەموو کات حەزم لە ئەوە نییە من کەسێکی ناچالاک بووم و بەس دانیشم و بەس کاتەکانم بەوەستە سەربەرم. ژیان بۆ ئێمەی خاوەن پێداویستی تایبەت لەم وڵاتەیە قورسە، زۆریش قورسە. بۆ نمونە کەسێکی وەکو ئێمە کە خاوەن پێداویستی تایبەتی ناتوانین خۆمان بەتەنیا بینە دەرەوانێ بۆ هەر جێگەیەک بڕۆین. زۆربەی شوێنەکان بۆ ئێمە نەگونجاوە. من ئەو حاڵەتەی کە هەما ئەتوانم بڵێم بڕوا بە خۆبوونی پێبەخشیوم، هێز و توانایەکی زۆری پێبەخشیوم. من ناتوانم بڵێم شتێکی لە سەنی ومەتەوانێت، چکۆ قەناعەتی من نییە کە شتێکی لە سەنی ومەتەوانێ. من سپاس بۆ خوا هەموو شتەکانم وەکو هەموو مرۆڤ ئاساییەکان بەڕێ کردووە، فەلەبەرەوە ناتوانم بڵێم شتێکم لێ سەندراوەتەوە.